سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیانی عەزیز و خۆشەویستی، وادارم لە هەر شوێنێک بن تەندروست باش بن. دەست دەکەین بە شیکارکردنی پرسیار لەسەر شێوازی نیشتیمانی بۆ قوتابیانی پۆلی نۆمی بنەڕەتی. سەرەتا لە بابەتی یەکەمەوە دەست پێ دەکەین کە ڕەشی دووجایە. بابەتی یەکەم ڕەشی دووجا هەموو ساڵی لە وزاری هەموو ساڵێ یعنی 100% بەبێ دوو دڵی دوو نمرەی تەواوی لێ دێتەوە. بابەتێکی ئاسان هەوڵ بدە ئەو دوو نمرەی لە دەستە خۆت نەدەی. لێرە من تەنها 4 نمونەم نووسیە، بەس لەو 4 نمونەیە تێبگە بەسە، یعنی ئەو 4 نمونەی کە ئێستا لێرە نووسیە تێبگە، مشکلت نابی بێ دوو دڵی بە گرنگی دوو دەرەجەی خۆت مسۆگەر دەکەی. پرسیارێکم ئەڵێ چ پێشەوە بینە سەر پرسیارەکان ئەمە دوو زۆر ڕێگمان هەیە، ڕەشی دووجای تەواومان هەیە و ڕەشی دووجای ناتەواویشمان هەیە. ڕەشی دووجای تەواو چییە؟ ئەو ژمارانەی کە لە ژێر ڕێک دێنێ دەرێ دەبنە ڕەشی دووجای تەواو. لۆ نمونە 25. ڕەشی 25 دەکاتە چەند؟ دەکاتە 5، کەواتەوە ڕێگەشی دووجای تەواوە. ڕەشی دووجای ناتەواو چییە؟ لۆ نمونە ڕەشی 37. ئێستامە ناتوانین ڕەشی 37 وەرگین، لە ژێر ڕێک نایەتە دەرێ، واتە دوو ژمارەی وەچیەکمان نییە بکاتە 37، کەواتە ئەوە چییە؟ ڕێگەشی دووجای ناتەواوە. پرسیارێکم ئەڵێ چە ڕەشی 40 دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو؟ ڕەشی 40 دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو؟ ئەدوو یەکەم شت چ بکە؟ سەیری پێش ڕێگەکەی بکە، بزانە نیشانەکەت موجەبە یاخود سالبە. ئێستا لەم پرسیارە من نیشانەکەم چییە؟ ئەگەر هیچ نەنووسرا واتە چییە؟ واتە موجەبە. باشە، مادام موجەبە ئەتوو ئەو وەڵامانە تەرکە کە سالبی تێدایە. دیقەت بدە وەڵامەکان. وەڵامی ئەیمان سالبە، کەواتە ڕاستەوخۆ تەرکە، کەواتە ئێستا ئەمە چەند هەڵبژاردن ماماوە؟ 3 هەڵبژاردن، B و C و D. وەرە چ بکە؟ B ئەڵێ 7 و 8، C ئەڵێ 5 و 6، D ئەڵێ 6 و 7. ئەمە چ دەکەین؟ 7 جاران 7 چەند دەکا؟ دەکاتە 49. 8 جاران 8 دەکاتە چەند؟ 64. ئایا 40 ئەکەویتە نێوان 49 و 64؟ نەخێر، ناکەویتە نێوان، کەواتە ئەوە نابتە وەڵام. ئەو جارێ وەرە هەڵبژارنی C 5 جاران 5 دەکاتە چەند؟ دەکاتە 25. 6 جاران 6 دەکاتە چەند؟ دەکاتە 36. ئایا 40 دەکەوێتە نێوان 25 و 36؟ نەخێر، کەواتە ئەوەش وەڵامی دروست نییە. هەڵبژارنی دیماوە، کەواتە دەبتە وەڵامی ڕاست. وەرە بزانین ئایا دەبتە وەڵامی ڕاست. 6 جاران 6 دەکاتە 36. 7 جاران 7 دەکاتە 49. ئایا 40 دەکەوێتە نێوان 36 و 49؟ بەڵێ بە تەئکید، کەواتە دی وەڵامی ڕاستە. پرسیاری دووەم ئەڵێ چ سالب ڕەشی C دەکەوێتە نێوان کام دوو ژمارەی تەواو؟ یەکەم هەنگاو چ دەکەین؟ ئەمە یەکەم هەنگاو تەمەشای بەردەم ڕێگەکەیکە. نیشانەکە چیە؟ سالب. باشە، وەرە هەرچی وەڵامی موجەبە تەرکیکە. ئەگەر دقت دەین تەنها ئەو وەڵامی ئەی موجەبە، کەواتە ڕاستەوخۆ بێ ئەوەی تاقیەوە تەرکیکە. ئەو جارێ وەڵامی B سالب، سالبەکەی دانێ و 6 جاران 6 دەکاتە 36. 7 جاران 7 دەکاتە 49. ئایا C دەکەوێتە نێوان 36 و 49؟ تەبان بە سالبەوە مەبەستم. دەکەوێتە نێوانیان؟ نەخێر، کەواتە نابتە وەڵامی ڕاست. ئەو جارەی سالب 5 و سالب 6 سالبەکەی دادانێنەوە، حەقمان پێدانە. 5 جاران 5 دەکاتە 25. 6 جاران 6 دەکاتە 36. ئایا C دەکەوێتە نێوان 25 و 36؟ واتە سالب 25 و سالب 36؟ بەڵێ بێگومان دەکەوێتە نێوانیان، کەواتە C دەبتە وەڵامی ڕاست. پرسیار یاخود لەو دوو شێوازەی دێتەوە، دوو شێوازە مەبەستم چێ؟ یان بە موجەبەکە دێتەوە یان بە سالب. ئەگەر شنا چ دەکا؟ پێچاوانە دەکا. ئەو جارە ژمارەکان لەو دەکاتە، ژمارەکان دەداتێ، ڕێگەکە تۆ دەکاتە هەڵبژاردن. ئەڵێ چە کام بڕدەکەوێتە نێوان 8 و 9؟ سەرەتا گوتم تەمەشای چ دەکەین؟ لەبیر نەکەی، با تەمەشای چ دەکەین؟ تەمەشای نیشانەکەی دەکەین. نیشانەکە چییە؟
موجبە طبعاً موجبە ئەوە موجب وەرە هەرچی وەڵامی سالبی تێدا تەرکە ڕاستەوخۆ تەرکە بی چونکە سالبی تێدایە عافیە ئەو جارەی هەر جارانش دەکاتە چەند 64 ئەگەر جاران شت لەبەر نەبی بڕۆ جارانی لەبەر کە ئەو جاوەرەوە 9 جاران 9 81 ئایا 55 دەکەوێتە نێوان 641 نەخێر ناکەویتێ 75 دەکەوێتە نێوان 641 بەڵێ کەواتە سی دەبتە وەڵامی دروست 92 دەکەوێتە نێوانیان نەخێر کەواتە سیمان بۆ وەڵامی ڕاست دێنە سەر پرسیاری چوارەم ئەڵێ کام بەر دەکەوێتە نێوان سالب 5 و سالب 6 گوتم چی دەکەین تەمەشای بەردەمەکەی دەکەین نیشانەکە چییە سالب کەواتە چ دەکەین ڕاستەوخۆ ئەوەی موجەبی تێدابی تەرکەکەی ئەوە موجەبە ڕاستەوخۆ لۆ دەرێ سالبەکەی دانێ و حەقت پێدانە بینە چی دەستکاری بکەی 5 جاران 5 دەکاتە 25 6 جاران 6 دەکاتە 36 ئایا سالب ڕەجی 20 ئەتو بڵێ 20 دەکەویتە نێوان 25 و 36 بە سالب نەخێر ناکەویتێ تەرک ئەو جارەی سالب ڕەجی سی دەکەویتە نێوان سالب 25 و سالب 36 بەڵێ کەواتە سی دەبتە وەڵامی ڕاست چل دەکەویتە نێوانیان نەخێر بە هیوای سوود بینین